الو دادەگیان ئەلو بەڵێ من گوێم لە بەڕێستە فەرموو حاجی چۆنی بەهارگیان لە دەوری ئەو ناوی جەرگەت گەڕێم بە قوربانی ئەو هەناسەیە دبم سپاس دەکەم حاجی گیان زۆر سپاس بۆ تۆ دەستت ماچەکەم قوربانی ناوی جەرگە دبم سپاس دەکەم خوانەکە حاجی گیان تۆ بەڕێزیت ڕەبێ بە قوربانت بم کتە جوانەکەم خوانەکات ئۆخەی قسەشم لەگەڵ تۆ کرد بە دەوری ئەو باڵایە دگەڕێم خوانەکات حاجی عایشە تۆ بەڕێزیت ئەزیزی منی دەستەکانت ماچ دەکەم سپاس دەکەم بەڵێ حاجی گیان فەرموو بزانم چیت هەیە لەسەر تەوەرەکەی ئەمڕۆمان جادە بەهارگیان کتەکەی من گیان وەڵا ڕۆڵی گیان چیمە بێ ئەوە من تەمەنم گەشتۆتە ئەم تەمەنە ئەمەم نەبینیوە بەسی ئێمە فرۆشراوە ئەمە کوردەکان فرۆشتویانە ماڵی عەرەبەکان ئاوا بێ بەخواتر من هەرەنەی لێزانم هەڵی لە قوربانی ئەو ناوی دڵەوە زۆر سپاس دەکەم حاجی عایشە دەستەکانت ماچەکەم یان کچێک شەکەم بە قوربانت بم یا ڕەبی ڕۆڵە ئەوەی من لە ئێوە ڕازیم خوای گەورەشەوە لێتان ڕازی بێ زۆر زۆر سپاس بۆ تۆی بەڕێز گەڕێم و ڕۆڵە خوا ئاگای لێت بێ دەستەکانت ماچ دەکەم سپاس دەکەم حاجی عایشە دەستەکانت ماچەکەم